بەڵێ جەلال دیارە لە جیاتی حکوومەت ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هاوکاری بەسەر خاوەن پێداویستە تایبەتەکانە دابش دەکەن بە تایبەتی بۆ جەژنیان کە لەماوەی ڕابردوودا هەڵمەتێک هەبوو بۆ کوکردنەوەی هاوکاری بۆیان وە لە ناویشیاندا کورتە باڵەکان کە ئەمڕۆ یەکێک لە ڕێکخراوەکان هاوکاریان بەسەردا دابش دەکات لەسەر دۆخی کورتە باڵەکان من دەمەوێت قسە لەگەڵ سەرۆکی کۆمەڵی کورتە باڵەکان بکەم. کاک عومەر ئەمەوێت باسی دۆخی ژیانی کورتە باڵەکانم بۆ بکەی لە ئێستادا چۆنە بەم دۆخی کە ئێستا حکومەت داوا موچەداتە خاوەن پێداویستە تایبەتەکان و هاوکات بۆ ئەم جەژنە ئامادەکاریەکان چی بوون؟ من زۆر سپاس دەکەم، زۆر سپاس کاکە کارزان. ئێمە وەکو کۆمەڵی کورتە باڵەکانی کوردستان خۆتان دەزانن لە گرفتێکی زۆر زۆرگەرەوە کۆمەڵی کورتە باڵەکان لە ژیانێکی خراپدان خاوەن پێداویستی تایبەت بەڕاستی لە ژیانێکی خراپدایە لە هەموو بوارەکانە لە بواری خۆتان دەزان بواری دارایی و بواری کۆمەڵایەتی ئێمڕۆژ خۆتان دەزانن جەژنە جەژن خۆت دەزانی پێویستی بە جلوبەرگ و بە پێویستی بە خواردن و پێویستی بە مادیە. ئێمە داوامان کردوت لەسەر جەم ئەو دەوڵەمەنە بەڕێزانە کە هەمیشە دەرگامان کراوەی وەک ڕێکخراوە خاوەن پێداویستە تایبەتەکان و کورتە باڵەکان زۆربەی ئاوکار و پشتیوانمان بوونە بە سوپاس و پێزاینەوە. ئێمە سوپاسی سەر جەمە و کۆمپانیانەکەین کە هاوکار و پشتیوانمان بوون و بە تایبەتی کەسی خاوەن پێداویستی تایبەت و کورتە باڵەکان لە ژیانێکی خراپدان. ئەمە ئەرک نییە لەسەر کۆمپانیا و لەسەر استثمار و لەسەر دام و دەستگایان، ئەمە ئەرکە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان ژیانت دابین کات. خۆتە زانانی حکوومەتی هەرێمی کوردستان ژیانێکی قەیران خۆیان کردیانەتە ڕیکلامی قەیرانی دارایی وەمانە. من لای منەوە بەڕاستی نازانم قەیرانی دارایی بەڕاستی کە بە شێوەیەکە بۆ کەسوکار و بۆ مناڵەکانیان بۆ قەیرانی دارایی نییە. ئێمە نەمانوێتەوە موچەیەکمان موچەیەک وا بێت وەکو بەرپرسێ بژی وەکو کەسوکاریان. ئێمە داوامان کردەوە موچەکەمان لە 500,000 کەمتر نەبێ. ئەوایە بۆ ئەم جەژنەی پێش جەژن ئەوایە موچەیان بدایە بە کەسی خاوەن پێداویستی تایبەت و کورتە باڵەکان. ئێمەش بۆ یەکە داوامان کردووە لە سەرجەم حکوومەت و یان پەرلەمانۆمانە پشتگیری خۆیان دەربڕن. بەڕاستی ئەتا ئەساکە نە پەرلەمان نە ئەندامانی پەرلەمان نە حکوومەت سەردانی ڕێکخراوە خاوەن پێداویستیەکانی نەکردووە. بەڕاستی کاکە کارزان تۆ یەکێکی خۆت لە ناو مەعاناتی خاوەن پێداویستی تایبەت و کورتە باڵەکانی لە ئێش و ئازارێکی زۆردان بە تایبەتی ئەم لە ڕووی بواری تەندروستی لە ڕووی بواری کۆمەڵایەتی و لە ڕووی بواری داراییەوە ژیانێکی خراپیانەیە. ئێمە هەمیشە هەتا ئێوارە ئێمە دەرگامان کراوەیە هەر کەسێکە ئیستثمارێ بە تایبەتی دەوڵەمەندێکی خوا پێدا بە تایبەتی بێ ئێمە ئەوەش نەبێ ئێمە لەلایەن خۆیانەوە ئێمە ئەومان لەسەر ئامادەسازی بۆ بکەین و سەرجەم ئەو ئایلا فەقیر و هەژار و کەم دەرەماتانیان بۆ کۆکەینەوە لە قاعەکە. ئێمە ئەوە بەرنامە ئێمە وەکو کۆمەڵی کورتە باڵەکانی کوردستان ئێمە سوپاس و پێزانینەوە شەکەین کە هەمیشە هاوکار و پشتیوانی ئێمە بوون. دیارە جەلال ئەوە قسەی کۆمەڵی کورتە باڵەکان خۆیانە کە لە ماوەی قەیرانی داراییەوە بەشێکی زۆری خێزانەکان کە کورتە باڵەکان خێزانی هاوسەرگیریان پێگەێنابوو هەڵوەشاونەتەوە بۆهۆی قەیرانی داراییەوە و دۆخی بەشێکی تریان خراپە. بەشێکیان ئەوەی کە ئێمە بە دوواداچوونمان بۆ ژیانیان کردووە یعنی کرێیان لەلایەن خێرخوازانەوە بۆ دراوە بەهۆی ئەو موچەکەمەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەیداتە کورتە باڵەکان یان بۆ شێوازە ژیانی ئەوانی قورسر کردووە. هەر بۆیە لە کاتی جەژن و بۆنەکاندا بە ناچاری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و خێرخوازان دەستباریان دەبن تاوەکو بتوانن لە بۆنەکاندا وەک وڵاتێکی ئاسایی بەشدار بن. من دەگەڕێم وەلایەوە.